چەند ساڵێکە ڕێکخرا و دامەزراوەکانی وڵاتانی ڕۆژئاوا لە ژێر سێبەری حکمی یەکێتی و پارتیدا بە سەختی کار بۆ بەلاڕێدابردنی تاکەکانی کۆمەلگا و هاڵتەکاندنی ژێرخانی ڕەوشتی کوردستان دەکەن و لەو پێناوەشدا ملیۆنان دۆلاریان خرج کردووە. ئەگەر لە ڕابردوودا کارەکانیان بەنهێنی بوو بێ، ئەوە ئێستا بە ئاشکرا هەواڵی هەوڵەکانیان بڵاو دەکەنەوە. بەڕای چاودێران ئامانجی بەشێک لە کۆنسولخانە و باڵوێزخانە و ڕێکخرا و نوێنەرایەتی وڵاتانی ڕۆژئاوا لە هەرێم بەمەڕکردنی ئەم ناوچەیە بۆ شوێنکەوتنی سیاسەت و ئایدۆلۆژیاکانی خۆیان. خۆ ئەگەر لە ڕابردووشدا چاویان تەنیا لە سامانی ژێرزەوی و بە تاڵانبردنی خەزێنەکانی وڵات بوو بێ، ئەوە ئێستا ئامانجیان هەڵتەکاندنی ژێرخانی ئەخلاقی کۆمەڵگەی کوردیە کە تا ڕادەیەکی زۆر وابەستە و پەیوەستە بە ئاینی پیرۆزی ئیسلام. دەسەڵاتدارانی کوردستانیش بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کەوتونەتە ژێرباری بڵاوکردنەوەی بیری بۆ گەن و نامۆ بە کۆمەڵگەی کوردەواری و تەواوی ڕێنمایی و ویستەکانی لایەنە ڕۆژئاواییەکان جێبەجێ دەکەن. یەکێک لە ڕێگاکانی کارکردنی باڵوێزخانە و ڕێکخراوە ڕۆژئاواییەکان ئەوەیە کار بۆ دروستکردنی کەسایەتی ناوخۆیی دەکەن و وەک بووکەڵەی شانۆ ڕۆڵیان پێدەگێرن و هاژمونی خۆیان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی موسڵمان پێتەشەنە دەکەن. لە دوایین پێشاتدا لە هەرێمی کوردستان سەنتەری جێندەر لە زانکۆی ئەمریکی سلێمانی ڕایگەیاندووە یەکێتی ئەوروپا و وڵاتانی ڕۆژئاوا بڕی 1 ملیۆن دۆلاریان داوەتە سەنتەرەکەیان بۆ بڵاوکردنەوەی فیکرە ڕۆژئاواییەکان. نەشی شاردووەتەوە کە ئەوان کار بۆ پرسی جێندەر، مافەکانی ژنان، یەکسانی ڕەگەزی و دۆسیەی هاوڕەگەزبازان دەکەن. ئەمەش لە تۆرە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داهێناوە. هاوکات بە ڕێبەرایەتی سەنتەری جێندەرناسی لە زانکۆی ڕاپەڕین بڵاوی کردوتەوە، خولێکی هاوبەشیان بۆ هەمان بەبەست کردوتەوە و تیایدا بە ڕێبەری سێنتەری جێندەرەکەی زانکۆی ئەمریکی کا بەرگری لە مافی هاوڕەگەزبازان دەکات و کارە قێزەونەکەیان بە بێڕەوشتی نازانێ وانەی تێدا وتۆتەوە. لە لایەکی دیکەوە مانگی ڕابردوو بەشێک لە قوتابیانی زانکۆی هەڵەبجا ڕێگریان لە بەڕێوەچوونی چالاکیەکی تایبەت بە پرسی جێندەر لە ناو حرەمی زانکۆ کرد و با دەستدرێژی بۆ سەرپیرۆزیەکانی خەڵکی کوردستان لە قەڵەمیاندا. بەڕێوەچوونی ئەم جۆرە خوڵ و سیمینارانە لە زانکۆکانی سلێمانی و ڕاپەڕین و هەڵەبجە و دابینکردنی بڕی 1 ملیۆن دۆلار بۆ تەنیا یەک دامەزراوە بە مەبەستی پەخشکردنی فکری قێزەونی هاوڕەگەزبازی لە کاتێکدایە قوتابیانی ئەم سنوورە چەند هەفتەیە کە ناڕەزایەتی دەردەبرن و داوای تەنیا 60,000 دیناری عراقی دەکەن بۆ دابینکردنی دەرماڵە بۆ بژێوی ڕۆژانەیان. بەڵام لەلایەن حکوومەت و هێزەمنیەکانەوە بە شەق و شەلاق و دار و غازی فرمێسکرێژ وەڵامیان دەدرێتەوە. بووکەڵەکانی وڵاتانی ڕۆژئاوا لە ژێرناوی مافەکانی ژنان و مناڵان و کەمینەکان و دەیان جۆری دیکە زاراوەی هاوردەکراوەوە لە ژێرچەتری پاراستنی حیزبە ئەڵمانیەکاندا بوونەتە شێرپەنجە و چەندین ساڵە ژاری خۆیان بڵاو دەکەنەوە لە پێناو ئەوەی دابڕان لە نێوان کۆمەلگە و بەها باڵاکاندا دروست بکەن. ئەم خۆ بە بچووک زانینەی بەشێک لە چالاکوانانی کورد لە بەرامبەر ڕۆژئاوا و تێزە قێزەونەکانیان هاوکاتن لەگەڵ هاتنە پێشەوەی وڵاتانی رووسیا و چین و دەرکەوتنی نیشانەکەی ئاوابوونی سەردەمی خۆسەپێنی وڵاتانی ڕۆژئاوا لە جیهاندا.